خيريمانه جاباشا منفرز حتى او دمي ما اسمايليتو حقايتك ما موجرتواني اگر زحمه نبوايا شعري سرگزشتي شتي الو بابا تلمان بوجرتواني ممنون بي والله كاكا والله باسي شي خوشي حزك ما هو تان بوجرم هذه بقربانا الم شوانه جوله ما بي كاكا شي ما بخوشه والله فرمي كخريب ونيو بام اسماعيل كان تورا كردو باسي بيريتي تان هنا بو ارا وشعر تان بس بيريتي الله او بو تورا بو قريب برواتو واه صقلت بو بازار حلاش كردوا واه بو بيان كي شو من بازار سرشي وسا صالح داتاش ما واه صالح خوما وسا صالح دانيش تملايو دواي احوال برسين ومانا وتي الامام فرج اخباري شواني شاي خانك وما اسماعيل لشيا تو مزدليشي هلا يريك باشا مشغول يشي زورا الحمد لله لا تواني وكو جاران سلمان با منيش بوم جراوا وتم علم شوانيها جماعات بتايبات أولاه الشريف سريعا كردوا سلمان اسماعيل قالوا بير بويتو شعريان بس البيريتيا بيوتو امشتانا اويش طواو دمالجير بو خريبو بروا خريبو شاخالك بجي بيلي وتي وستا وتي مام فرج اما سليا بس هاتي شي كوني حاجي احمي كرنون بيني توا حاجي احمي كرنون اصلا بله كيف شي قصه خوش وخوش ما يمشي خومن جرا وتي حاجي احمد روجي بريه كاروا كرشي قوش مي جنجي توجبت ككرا كاي بيني يكسر حاجي ناس يتوا اتر امو تويجا لمن يانا دروز بيت السلام عليك خاله حاجي. عليكم السلام كركب. خاله حاجي برسيارك ودوايك مية هذي بيله كركب. اخر لي ما زوي نابي نا بابا كي بابا حاجي اما بسم بازار شوتي بكرم وبيار راناقم منالك معناه قلبو بياني شوتي لي قرتهم اي باشا كرم نبار شوتين بي ونشوتي فروش ايواني لسر بشتا هاي حرام زاده مايكرونا فروشم باري بي ميا هاي كم الصبر بي خوتو او مناله قلبي قرتو بو شوتي اويك لدايجيش نبو خوا عمر با هر همو ببلاش دستانه كويت اخر شون آخر وای ناگهان و چاوی چاو جورود ایوش پیره بنو پشتانه چمه و کومه بد السلام عليكم. وعليكم السلام. لا رسيت واحدكم شواب لحموتان بين. ده مش بيوم نسيق بين. أو خير بخير بيا. بخير بيا. نوشي جانم بيا، عافيتم بيا، ببرزو قوشينا وشانم بيا، أو إخواتم. شو خوادون شو دعوتي كفتي صابر أنا كمو كاكاوات وراني داي سطوة ترشياتي شي بركلا شاموت وده بس حياة ما بالمالا كان زوبي كان أبدأ وزوبي لا خويا كنتي ما كان شربت قسم بالله حكايتي زور أنتي كم بخيالات وأمشوا والله فوزان شيء حكايتي كتاقل كي باشا كتاقل باشا بوكتي باشا عقل بس حكايتي أبو نبو كسل خواق ورتل نبو لبيغ مراد يسترو لم حقايته بر حكمة خوشتر نبو حقايتي كتاقلكي باشا
ئەژێڕنەوە ئەڵێن پاشایەک هەبوو تاڵبڵی بە زەبر و زەنگ کچێکی گەلەک سەلاری هەبوو گەلەک ژیر گەلێک سەنگین ئەم پاشایە هەمیشە خەریکی تیرەندازی و ڕاو و شکار ڕۆژێ لە ڕۆژان ویستی توانای خۆی پیشانی کیژەکەی بە تا بزانێ چەندە تیراندازە چەندە دەستڕاستە چەندە بەتوانایە کیژەکەی بان کردبوو هێلکەیەکی لەسەر سەری دانە وتی مەبزوێ کچە نەبزوە تیرێکی ئەنگوت هێلکە مەربوویەوە چێژم بابی خۆتە بینی سیرەندازێکی چاک و چەند دەستم ڕاستە؟ خۆ زانیت چەند نیشان شوێنێکی باشم؟ بابا هێندە بە خۆتە هەڵمەدە ئەوە ناهێنێ هیچم لەرێکی ئەوتود نەنواندووە ئەزانی بۆ؟ وەڵی چی؟ ئەوە بۆ هەڵی واکەی چێژم؟ زۆر ئاسانە ئەمە کاری ڕاهێنانە هەر شتێک بتەوێ و هەر کەسێ مەبەستی بێت بەڕاهێنان و مەشقکاری ئەیکاتێ ئەوە لە بەردەمی مناوەڵی چۆن وێرات؟ وەڵا جوانە وەڵا بابە جوانە چۆن وێرات چی وا بڵێ؟ بۆ بابا من شتاوانێکم نەکردووە ئەوەی وتومە تەنها کە کاری ڕاهێنانە نامەوێت جاری شتر بتبینمەوە با سەرک جەلادان بێت و بیمە بۆ جەنگەڵ سەری لە لەشی جیا کاتەوە حاشا ئەو لە من نییە سەرک جەلادان پەلی کچەی گرت و دای دەست جەلادێکی چاوسوور بۆ ئەوەی بیباتە جەنگڵستان و لەوێ لەسەری بات بردی جەلاد بردی گەیشتنە جەنگڵستان و وادەی ئەوها لەسەری بات بە عەمریە خوار دڵی جەلادە نەرم ئەوە نەمکوشتی بەڵام لە بری ئەوە نابێ خۆت پیشانی کەس بێت ئەگینا پاشان من لە جاتی تۆ دەبژێت بەڵێ نەدەم لەو دەمەیدا جەلادە ون بوو کیژە بە تەنیا لە ناو ئەو جەنگڵستانە بەڵام ئاهێکی بوژانەوە بە دڵیا هات و کەمێک ئارام بوویەوە لەو کاتەدا شوانێکی پیرەمێردی بە ساڵات چوو لێوە ڕابورد لە کچەی ڕوانی و لێ پرسی چی خۆ؟ ئەوە بە تەنها لەم چۆڵوانیا چیەکەی؟ چی توی گیانۆتە ئێرە؟ مامەگیان پێم بڵێ چی دەوێت؟ مامەگیان من تەنها بێکەسم ئەم کەی بە کچی خۆت؟ ئەمە خوا ناردوێتی باشە کچی خۆم من خوا هیچی پێ نەبەخشی و تۆ کەمە کچی خۆم لەمە دووە من باوشی تۆم لەوەرە دوام بکەوە دەستی کیژەکەی گرت و بەرەو ماڵی خۆیانی برد لە ماڵی خۆیان لەوێ نانیایە خزمەتی کرد
بەیانی کە کیژەی پاشا خەبەری بوویەوە هەروای کردو لە کەزیەی مرواریەشی گرانبەهای لێ کردەوە و خستیە دەستی لالەی شوانەوە و پێی وت بابەگیان لەمە دوامە چۆ بەرمەڕی ئەم مرواریە بی بە بازار و بیفرۆشە دەوڵەمە نەبی پاشان حەزت لە چی بۆ بیکڕە لالە شوان بردی مرواریەکەی لە بازار فرۆشت و پارەیەکی چاکی کرد بۆ ڕۆژی دوایی کیژەکە پێی وت بەڕاستی کچی خۆ منارێکی زۆر زۆر دڵگیرە جەبابەگیان تۆ لە بەهارانە نەدیوە ئەم هەموو نێرگز و گوڵاڵە سوورەیە ئەڵڵا کانێکی ڕوونی شەکراوی ئەڵڵا زانی بابەگیان ئەو زەویەی پاشایە بچۆرە خزمەت پاشا و تکای لێ بکە کە پێت بفرۆشێ من پارەکەی تێمێ هیچ خەمت نەبێ باشە بابەگیان اینجا پیرە شوان بە هەر وەزڕۆ حاڵێ بوو خۆی گەیانە خزمەتی دیوانی پاشا و گەیشتە دەربار و لە دەربارە تکای خۆی خستە خزمەت پاشا پاشا سەری سوورما هەرچەند سەیریە کرد شوانێکی لات و لەواری نەبوونە دارا ڕووی کردوتە دیوانی ئەو تکای لێکا کە زەوی پێ بفرۆشێ زەوی لە پاشا بکڕێ بەچی سەری هێنا و سەری برد پاشا پێیوت شوانە لاتەیەک و پارەی کڕینی زەوی هەبێ باشە ئەو زەویە بۆ تۆ و پارەشم ناوێ خەڵاتت بێ زانمەیەکەی بەچی مرواری دەگمەن و دانسقە و گرانبەها پارەی چاکی خۆی کرد پارە گردبووەوە کۆشکی چلنهۆم هەڵسا و گەیشتە کەشکەلانی فەلەک کۆشک چی؟ ئەگەر بوویستە سەیری بکەی ئەوە کڵاوەکە و بە پشتا کەوتە خوارەوە زۆر بڵند و باڵا بوو کۆشک جێبەجێ بوو کچە پاشا و ماڵە شوان چوونە ناو کۆشکی دۆدۆ ڕۆژان ڕابوت ڕۆژێ لە ڕۆژان کچە پاشا بە لالەی شوانی وت بابەگیان بچۆرە بازار و مانگایەکەم بۆ بکڕە کە تازە زادێ با کێرەکەیەکی لەگەڵانێت باشە باش باوە شوان چووە بازار و ماڵا و جۆلکەکەی کڕی وێنایەوە ماڵێ بە کیژەکەی و ئەوە تا کیژەکەم هێنا کیژەش دەستی برد جۆلکەکەی بردە نهۆمی چلهەمی کۆشکەکە هەموو ڕۆژێ 3 جاران ئەهات ئەم جوێلکەی ئەهێنایە خوارەوە و بە باوش سەریە خستەوە پاشەوەی شیری ئایە مانگاکە ئەی بردەوە سەری ئەمەی کرد بە پیشەیەکی ڕۆژانە تاوەکو 5 ساڵی ڕەبەق ئەم کاری کرد ڕۆژی 3 جار ئەم جوێلکە جوێلکیش ڕۆژ بە ڕۆژ گەورە بێ تاوای هاو ساڵی 5ەمە بوو بە مانگایشی گەورە بەڵام ئەو کیژە لە باوشیە گرت و زۆر بە ئاسانیی بردە سەریەوە هێنایە خوارێ ئێوارێشیان لەو دەوروبەرە پاشا کە بابی خۆی بوو خەریکی ڕاوکردن بوو لەو ناوە شوانەی بابی بان کردوتی بڕۆ بە هەر چۆنێکە تکا لە پاشاکە بڕی لە ماڵی ئێمە شیو بخوا ئەم ئێوارەیە داوەتی ئێمێ هەرسا تکای لە پاشا کرد پاشاش وتی بەسەر چاو هات کچە نان و خوانێکی شاهانەی ئامادە کردم لەو کاتا کە نانی ئەخوارد کچێک 2 جار مانگا گەورەکەی بەسەر دەستەوەیە و بە بەرچاوی ئەوە سەرکەوت و هات و ئەچوو
پاشا لە نان خواردنا بوو نەخێر دەستی لە نانەکە تەکان و هاتە دواوە. فەرمو قوربان بەزیابێ تێر بوو ئافێتی بێ. بەڵام شوانە بەڵێ هەدە شتێکی سەیرە بینم. ئەمە موعجیزەیە، ئەمە چییە کچەیکە؟ تێم گێنە ئەم کچە چییە وایکە چیەکات؟ قوربانەوە کچەکەم بۆ خۆیەوە. وەرە کیژم وەرە کچم وەرە دانیشە. بەڵێ گەورم هیچ بەلاتەوە سەرسام نەبێت کە چۆن ئەو مانگایان بە باوەش بردە سەر و هێنامەوە خوارێ. ئەمە کاری ڕۆژانەمە، ئەم کارە کاری ڕاهێنان و مەشقکاریە. پاشا بە بیستنی قسەی کیژەکە گەلێک نیگەران بوو، دڵتەنگ بوو. بڕوا بکە خۆی پێ نەگیرە، هۆن فرمێسک خۆڕ بە چاویاتە خوارەوە. زان بۆ پاشا بیری کچەکەی خۆی کەوتبووە، دڵی تەنگ بیری کەوتەوە. کچەکەی پێی وت هەموو شتێ بە مەشق و ڕاهێنانە. ئەمەی بیر کەوتەوە کە چۆن کچەکەی خۆی دەربەدەر کرد، ئاخێکی حەسرەت لە سینەیەوە هات. ئەو دەما کیژەکە ڕووی زاری کردە بابی و پێی گوت بەڵێ گەورم ئەوە چی بوو؟ بۆ ئەماتومە ببووی؟ خۆپانی خواستە هیچ شتێک ڕوو نەیانی گەرانت بکات. کیژێکی خۆم بیرکەوتەوە کە چۆن بەبێ تاوان کوشتم. گەورم ئەمانم ئەدەیتێ ئەگەر ڕاستی پێ بڵێن؟ فەرموو کیژم ئازاد بە. ئەو ڕۆژە کیژەکەت نەکوژرا. چی؟ نەکوژراوە؟ بڵێ ئەگەر ڕاستی پێ بڵێن کیژەکەت بێمە خزمەتت سزای نادەی؟ نەخێر بەڵێن تێمێ نەخێر. کاتێکی ژە تەواو دڵنیا بوو هەروای کرد و چار شێوی لە ڕووی لادا و لە باوکی ڕوانی. باوکی حەپەسا ناسیەوە وتی کیژەکەم تۆ ڕاستێ کرد. پێک شاد و شکر بوونەوە و دەستە و ملانی کیژەکەی بوو تێر بۆنی کیژەکەی کرد و وتی با بڕۆینەوە بۆ کۆشک و لەو دەمەشا بڕیاریە شوانە بکاتە وەزیری دەسەڕاستی و هەموو بەرەو کۆشک بوونەوە و منیش هاتمەوە و هیچیان نامێت چەپێ گوڵ و چەپێ نێرگز مرگتان نەبینم هەرگیزا وەرگیز. ئێمەش مەرگی تۆ نەبینین هەرگیزا وەرگیز. یا ڕبی بەخێر بێت بەڕاستی هاتێکی پڕ حکمەت بوو. سعی جان چایەکی تازەمان بۆ دەم بکەم. قوربانێ بم.